ئەگەرچی هەرێمی کوردستان دەوڵەت نییە، بەڵام زیاتر لە هەر شوێنێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی سەقامگیری سیاسی پێکەوەژیان لە هەموو شوێنێک زیاتر پێشکەوتوترە. جگەلەوە هەولێری پایتەخت لە هەر پایتەختێکی تری لە ناوچەکان بۆ تا ڕووگەی سیاسی و دیبلۆماسی و تەنانەت خەڵکی تری سەردانی هەرێمی کوردستانەکەن و بۆتە ڕووگەشت بۆ کوردانی هەر چوار پارچەی کوردستان. ئەمانە کۆمەڵێ بابەتن. لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ڕاستەخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە. دکتۆر جاری تریش بەخێر بن، گەلێک سوپاس بەردارن ئەم جارش لەگەڵمان لە ژووری هەواڵ. کاک دکتۆر بۆ خۆشت ئاگاداری یعنی ئێستا دوێنێ ڕۆژی نزای نیشتیمانی بوو کە بە سەرپەرشتی سەرۆک بارزانی بەڕێوەچ و زیاتر لە 600 میوان بەشداریان تێدا کرد. من پرسیارەکەم بەڕاستی ئەمەیە، ینی جگە لە لایەنە ئاینی و پێکەوە ژیانەکەی لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەک ئەمە چواتایەکی هەیە. ئەم بۆنەیە نزای نیشتیمانی کە ئەنجامدرا ئەلبەتە ساڵانەش لە واشنگتن دیسی لە یەکەم پێنجشەممەی شوباتی هەر ساڵێکە ئەنجام دەدرێ و سەرۆکی وڵات بەشداری تێدا دەکات. بۆنەیەکی زۆر زۆر گرنگە و ئەمە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستانش بەم شێوەیە بەڕێوە دەچێت و هەر ئەوەی کە سەرکردەی وڵاتان و دیبلۆماتکاران و کەسایەتیەکانی ناوخۆ و دەرەوە کە بەشداریان تیا کردووە نمایشی ئەوە دەکات کە هەرێمی کوردستان توانیوێتی وەکو نمونەیەکی زۆر باش لە ناوچەکە خۆی بنوێنێ. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو سەقابگیری کە بە بەردەوامی لە هەرێمی کوردستان بوونی هەیە و پارێزراوە، لە هەمان کاتشا دەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە حەکیمانەی کە جەنابی سەرۆک چەندین ساڵە خەباتی بۆ کردووە بۆ ئەوەی کە بۆ ناوخۆ و دەرەوە نمایشی بکات کە گەلی کوردستان خەباتکارە لە پێناو مافەڕەواکانی خۆی، بەڵام هەرگیز ئەوەی لەبیر نەچووە کە بتوانێت پێکهاتەکانی تر ئاین و ئاینزاکانی تر بپارێزێ وەکو چۆن لە مێژووی گەلی کوردستانە ئەو بابەتە وەکو سمبۆلێک بوونی هەبووە بەردەوامی پێ بدات. بەڵێ باش کاک دکتۆر هەولێری پایتەخت ئێستا بە خۆدا ئاگاداری ینی بۆ تا قەرەباڵغترین ئەتوانم بڵێم پایتەختە لە ناوچەکە ڕۆگەی سیاسی و دیبلۆماسی بەردەوام سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لەگەڵ سەرکردەکانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەتانەوە تا هەردوێنێ وەزیری دەرەوەی فەرەنسا هاتۆتە هەرێمی کوردستان. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەمە لەوە سەرچاوی گرتووە کە ئێمە لەناو ئەو هاوچێشانەی کە لەسەر ئاسی هەرێمی و نێودەوڵەتی هەیە ڕۆڵمان گێڕاوە، چ لە ڕابردووە چ لە ئێستایەوە بۆ ئایندەش بەردەوام دەبین لەسەری کە دەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتەی کە وەکو باسم کرد پێڕەو دەکرێت کە میان ڕەویتایە و هەوڵی ئەوە دەدات کە ئەو بەهایانەی کە مرۆڤ پێویستی پێێتی وەکو دیموکراسی پێکەوژیانی ئاشتیانە وەکو ئەوەی کە مافەکانی مرۆڤ پارێزراو بێت و ئەمانە هەموو لە هەرێمی کوردستان بەرجەستەیە و بەردەستە و لە بەرامبەر ئەوەشە ئەو سەقامگیری کە لە ڕێگەی پاراستنی ئاسایشۆ بوونی هەیە وای کردووە هەرێمی کوردستان ببێت بە ترافیکێک بۆ دیبلۆماسی وەکو جەنابەت ئاماژەت پێی کرد و لە هەمان کاتشە ببێت بە پێگەیە کە بتوانرێت لە وەبەرهێنانی تیا بکرێت و ئەمەش وای لێ دەکات کە هەرێمی کوردستان ئەمڕۆ بە حکمی ئەو سیاسەتە توانیوێتی ببێت بە پردی پەیوەندی نێوان کولتورەکان نێوان ئاینەکان و لە هەمان کاتیشە هەوڵی ئەوە ئەدات بە بەردەوامی ئاشتی لە ناوچەکە بەرقەرار بێت، سەقامگیری تەواجودی هەبێت. هەر ئەوەش وای کردووە کە دەبینن وەکو جەنابی سەرۆک چۆن مەسەن ڕۆڵی جێڕاوە لە ئەوەی کە ئاشتی لە وڵاتانی دراوسێش بتوانن ببن بە واقعەکە ئێمە بۆ ئەوی پێکەوە هەڵ بکەین. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر دێمە سەرەوە بابەتش، بەڵام ئەنجا ئێستا پێشەوە من دەمێ بزانم گرنگی هەرێمی کوردستان بۆ کوردانی هەر چوار پارچەی کوردستان لە چیدایە؟ زۆرێک لە کوردانی چوار پارچەی کوردستان لێرن لە هەرێمی کوردستانن. بەڵێ ڕاستە. هەرێمی کوردستان توانیوێتی ئەو ئەزمونەی کە لە پاش ساڵی 1990ەوە پاش ڕاپەڕین ئەنجامی داوە بپارێزێت و لە 2003 پاشەوەی کە ڕژێمی پێشوو لە ناوچوو لە عێراق توانیوێتی ڕۆڵێکی کارا بجێڕێت و بە حکمی ئەو سیاسەتە توانراوە لە هەرێم ببێت بە بەشێک لە عێراقێکی فیدراڵە و لە ناو عێراقی فیدراڵە مافەکانی وەکو هەرێمێک بە پارێزراوی بهێڵێتەوە و هەمان کاتیش هەوڵی ئەوەی داوە کە لە ناو خودی هەرێمی کوردستان کار بۆ ئەوە بکات کە
حکوومەتێکی شەرعی هەبێت کار بەوە بکات کە هاوسەنگیەک وەکو چۆنەڵێ بپارێزێت لە نێوان ناوخۆ و هەرێمی و دەرەوە. ئێوە خۆتان دەزانن کە کورد لە پارچەکانی تری کوردستانش بوونی هەیە و لە هەمان کاتیشە لایەنەکانی کە لەو پارچانە دەسەڵاتیان بەدەستەوەیە ئامادە نەبوون لە پێشا با بڵێن لەگەڵ هەرێمی کوردستانە هەڵ بکەن یاخۆت ڕێز لە مافەکانی بگرن. ئێستا ئێمە لە پەیوەندیەکی زۆر باشی دیبلۆماسی سیاسی ئابوورین لەگەڵ وڵاتانی دراوسەیە و لە هەمان کاتیشە بووین بە نمونەیەکی زۆر باش دەتوانن کوردانی پارچەکانی تری کوردستان چاو لەم ئەزمونە بکەن و هەوڵی ئەوە بدەن کە ئەم ئەزمونە من ناڵێم یەک بە یەک جێبەجێ بکەن بەڵکو سوودێکی وای لێ وەربگرن کە بتوانن لەو شوێنانە زیاتر مافەکانی خۆیان دەستەبەر بن. باش کەواتە کاک دکتۆر ینی ڕۆڵی هەرێمی کوردستان ئەمە ڕامانە کێشەی بۆ ئەم پرسیارە ڕۆڵی هەرێمی کوردستان لە چارەسەری کێشەی کورد لە پارچەکانی تری کوردستان چییە بە دیاریکراویش لە سووریا و لە تورکیا؟ ڕۆڵەکەی ڕۆڵێکی ئەرێنیە کار کراوە لەگەڵ کار بەدەستانی یاخود بڕیار بەدەستانی ئەو وڵاتانە قسە لەسەرەوە بکرێت ئەگەر مەبەست بێت مافی گەلی کورد لەوێ پارێزراو بێت بێکار بۆ ئەو بکەی کە لە ڕێگەی ئاشتیانەوە لە ڕێگەی دیالۆگەوە لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەمڕۆ خۆیان بە نوێنەری گەلی کورد دەزانن لەو پارچانە با بڵێن چی لە باکوور بێت چی لە ڕۆژئاوا بێت بۆ ئەوەی کە بتوانێت بەتەبایی لە ڕێگەی ئەوەی کە پێکەوە بە شێوەیەکی دیموکراتیانە بەو مافانە بگەن بەبێ ئەوەیکی گرژی دروست بێ و خۆتان دەزانن هەر فرەییەکە لە وڵاتێکە هەبێت دەبێتە مایی بەهێزبوونی ئەو وڵاتە و بە حکمی ئەوەی کە کولتوری کوردی لەگەڵ کولتوری تورکیا جیاوازە یاخود لەگەڵ کولتوری عەرەبیە دەتوانێت ئەم کولتورانە سوود لە یەکتر وەربگرن یەکتر با بڵێن دەوڵەمەندتر بکەن بەوەی کە پێکەوە بە پێکەوەییەک ئاشتیانە هەنگاوەکانیان بدەن بۆ ئەوەی کە دیموکراسی لە وڵاتانە زیاتر بەرجەستە بێت. بەڵێ باش کاک دکتۆر بخۆشە داگاداری وەزیری دەرەوەی فەرەنسا دێتە هەولێر لەگەڵ مەزلوم عەبدی لە هەولێر کۆ دەبێتەوە جا لە هیچ شوێنێکی تر ئەمە چ پەیامێکی هەم بۆ سووریا هەم بۆ دەوروپشت بێت؟ ئەمە پەیامی ئەوەی هەیە کە هەرێمی کوردستان پێشووتر کاری کردووە بۆ ئەوەی کە بتوانێت هاوکار بێت لەوەی کە دۆخ لە سووریا ئاسایی بێتەوە. ئێوە خۆتان دەزانن کورد لەوێ قەوارەیەکە و ئیدارەی خۆسەر هەیە لەوێ کە ناوچەیەک بەڕێوە دەبات چ لە پێش ئەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێت چ لە دوای ئەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێت و ئەو هاوکێشەیە کە لەوێ بوونی هەیە دەتوانێت لەگەڵ ئەو هاوکێشەیە کە ئەمڕۆ لە دمەشق حکمڕانی دەکات بە ناوی ئەحمەد شەرعەوە لە یەک نزیک بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکان لە سووریا بە شێوەیەکی گشتی چارەسەر بکات و دۆزی کورد لە سووریا وا لێ بکات کە هەنگاوێک بنا بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان چ لەسەر ئاستی کولتوری بێت یاخود لەسەر ئەساسی ئەوەی کە با بڵێن فیدرالیەتێک لەوێ هەبێت دەستەبەر بکرێت و ئەمەش وای لێ دەکات کە هەرێمی کوردستان ئەمڕۆ بەو سیاسەتەی کە پێشووترش نواندوێتی بەو نەرمیەی کە نواندوێتی چ بەرامبەر با بڵێن بەڕێز ئەحمەد شەرعش بینراوە لەلایەن سەرکردەی کوردەوە لە هەمان کاتیشە مەزلوم عەبدی ئەمە یەکەم جاری نییە سەردانی هەرێمی کوردستان دەکات چەند جاری تر دیداری هەبووە لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان وای لێ کردووە کە متمانەیەکی بە هەرێمی کوردستان هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت هاوکاری بکات لەوەی کە هاوکێشەکان لە سووریا بەرەو ئاراستەیەک بڕوات کە ئایندەکەی تا ڕادەیەک ئەگەر بکرێت بەرەو دیموکراتیزەکردنی ئەو وڵاتە بڕوات و لە هەمان کاتیشە ئەگەر بکرێت جۆرێک لە فیدرالیەت لە وڵاتەیە بەرجەستە بێت و ئەمڕۆژ ئێمە پێمان وایە لە ڕابردووشە فەرەنسا هاوکار بووە لەوەی کە هەرێمی کوردستان پارێزراو بێت کار بۆ ئەوە دەکات کە ئەو لایەنەی لە سووریا بە تایبەتی کوردی سووریا بە پارێزراوی بتوانن لە ڕێگەی ئاشتیانەوە بە مافەکانی خۆیان بگەن. بەڵێ زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیبلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گەلی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بەڕێز.